لەگەڵ بەڕێز عەدنان خەیرۆڵڵا باس دەکەم کە بەڕێزیان هەم ڕاوێژکاری خانوبەرە و ڕاوێژکاری ئابوورین پسپۆڕن لە بوارەکە و خۆیان لەناو بابەتەکە پسپۆڕی بوارەکەن و وەجگەلەوە خاوەنی پرۆژەن و ئەتوانن کارەکە باششەن و کەو بکەن. کاک عەدنان بەخێر هاتی. زۆر سپاس. لەو پاکێجە بینیمان زۆربەی ئەو کەسانی کەم کاراکەن ئەڵێ با هاوڵاتیان ئاگادار بن، هۆشداریان بە هاوڵاتیان بزانن لە کوالیتی ئەم جۆرە خانووە موادانەیەکرێ. جام ئاگاداربوونە چۆنە؟ ینی کابرا کاتی نییە بۆیە زەوێکە یاوە بە کۆمپانیایەک یاخود بۆیە خانوویەکی بە ئامادەکراوی کڕیوە چونکە نەکاتی هەیە نە ئەتوانێت سەرپەرشتی بکات. کەواتە لەم کاتیا بێت چی بکات؟ ئەو هۆشداریە چۆنە کە ئێوە ئەیدەنێ؟ سەرەتا من سپاسی جەنابتان دەکەم و پیرۆزبای جەژنیش لە هەموو بینەران و هەروەها هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین و لە جەنابیش زۆر سپاس خوا لە جەژنە هیوادارم خوا ڕۆژوو نوێژی هەموو لایەکی قبول کرد بێت. سەرەتا پێشی بچمە سەر پرسیارەکەی جەنابەت دەمەوێت باسێکی بە شێوەیەکی گشتی باس لە کەرتی خانوبەرە بکەم لە جیهاندا اینجا بین بچووکی بکەینەوە بۆ کوردستان بۆ هەرێمی کوردستان. زۆر باش. بە شێوەیەکی گشتی کەرتی خانوبەرە لە جیهاندا ئەو کەرتەیە کە گەورەترین سەرمایە گوزاری تێدا دەکرێتن. من ئەگەر بە نمونە بۆت باز بکەم لە ساڵی 2022 بەپێی ئەو راپۆرتانە کە لە بەردەستە باس لەوە دەکاتن کە لە نێوان 250 تریلیۆن بۆ 300 تریلیۆن سەرمایە لەو بوارەدا بەکارخراوە و پشکی شێریش لەو بابەتەدا بەڕاستی وەکو زۆربەی بابەتەکانی تر بەردوو وڵاتی زەلهێز دەکەوێت ئەویش هەم ئەمریکایە و هەمیش سینە ئەو دوو وڵاتەکە ڕێژەی 130 بۆ 140 بابەتەکە کاری تێدا دەکەن. ئەگەر بینە سەر پرسیارەکەی جەنابەت ئەو کەرستانەی کە دروست دەکرێن لە بواری خانوبەرەدا وەکو کوالیتی کە دروست دەکرێن من ماوەیەک پێش ئێستا لەگەڵ دەستەی وەبەرهێنان دەوەرەوە بەڕێز کاک سامان عربیش قسەمان کرد لەسەر ئەو بابەتە ئێمە کێشەی کۆدمان هەیە. کۆد من باسی ئەوەت بۆ بکەم بۆ نمونە هەر وڵاتێک کە کەرتی پیناسازی تێدا پێش دەکەوێتن و خود کاری لەسەر دەکرێتن بە پێی چەند ستاندارد و کۆدێک دەڕواتن. ئەگەر بێت و ئێمە باسی عێراق بکەین بە شێوەیەکی گشتی دیسان بینەوە سەر کوردستان ئەگەر مقارنەیەکی کوردستان بکەین لەگەڵ عێراقدا بەڕاستی لە زۆر ڕوا پێشکەوتوترین لەو کۆدانە. بەڵام ئەو کۆدانە کە کاری لەسەر دەکرێتن و بە پێی یاسا ڕێکخراون لە عێراقدا بەو شێوەیە نین کە لەگەڵ گۆڕانکاریە ناوچەیەکان و گۆڕانکاریەکان کە ئێستادا دەکرێت ناگونجێت. کەواتە ئەمە یەکێک لەو هۆکارانەیە ئەو ستانداردەمان نییە کە بتوانین شتێکی باش دروست بکەین وەکو بڵێن بە پێی یاسا ڕێکی بخەین. بە زۆر جا لێرەدا کێشەی ئەومان دروست دەبێتن ناتوانین مەسەلەن بۆ نمونە زۆربەی پرۆژەکان هەر پرۆژە و بە شێوەیەک بە کوالیتیەک دروست دەکاتن. هۆکارەکەی ئەوەیە کە ستانداردێکی گشتگیرمان نییە بۆ ئەوەی بتوانین لەسەر ئەو ستاندارد. باشە ئەو کۆدە چییە کاک عەدنان؟ کۆدەکە چی؟ ینی ئایا کۆدێکی ستانداردێکی جیهانیە یان چۆنە بۆ باسکە؟ بۆ پرسیارەکەت بۆ نمونە من هەر وڵاتە و بەپێی کەش و هەوای خۆی بەپێی شوێنی خۆی بەپێی ستانداردەکانی خۆی بەپێی بۆ نمونە ساردی و گەرمی شوێنەکە چەند کۆدێک دادەنێتن چەند یاسایەک دادەنێتن بەپێی ئەوە یاسایانە پێویستە هەر خانوویەک دروست دەکرێتن هەر یەکێک دروست دەکرێتن بەپێی ئەو یاسایانە بڕواتە پێشەوە بۆ ئەوەی بتوانین کوالیتی ئەو شارە ئەو وڵاتە لە یەکتر ئەگەر وەکو یەکیش نەبێتن بە شێوەیەکی گشتی لە یەکتری نزیک ببێتەوە. باشە کەواتە بەپێی ئەم کۆدە و بەپێی ئەو بازاڕێی کە هەیە بە نمونە ناوچەی سلێمانی جوگرافیای جیاوازە لەگەڵ هەولێر لە هەولێری نوێ فەرقی هەیە لەگەڵ ناوچەیەکی دیکەیە بەپێی ئەم کۆدانە و ئەو بازاڕێی کە ئێستا هەیە چۆنانی چۆن بەرچاوڕوونی هەبێت لای کڕیار؟ زۆر چاکە ئێمە ئەگەر بێت و هەم جیاوازیەکی تر بکەین لە نێوان ئێستادا و هەروها لە ساڵانی پێشوشدا باسی بکەین لە ئێستادا کوالیتیەکان باشترن. کوالیتیەکان باشترن بەپێی ئەوەی کە ئێمە توانیمان لەگەڵ ئەو ئیشکردنەدا زۆرترین زانیاری وەربگرین زۆرترین خیبرەی تێدا وەربگرین بتوانین شتێک بکەین کە ئەو شتێک کە دروستمان کردووە چۆن بتوانین بەرەو پێشی ببین. هەتا لە هەندێک راپۆرتەکاندا کە باس لەوە دەکاتن وەکو باسم کرد هەرێمی کوردستان زۆر گرنگێکی زیاتری پێدراوە وەکو ناوچەکانی ناوەڕاست و هەروەها خواروی عێراقدا بەو پێەیە کە لە کوردستاندا پێشکەوتنێکی زۆر هەیە هەر وەکو چۆن مەسەلەن ئەگەر من باسی شاری هەولێر بکەم شاری هەولێر بە شاری کرینی تاوەرکرینەکاندا دەنرێتن لە زۆربەی شوێنەکاندا وا باسی دەکرێتن چونکە هەتا سەیری بکەیت دەبینی پرۆژەی نوێ دروست دەکرێتن و شوقی نوێ دروست دەکرێتن و شتی نوێ دروست دەکرێتن. باشە لەسەر چ بنەمایە دەتوانین بڵێن کوردستان لە پێشترە لە چاو عێراقا ئایا لەسەر شێواز و دیزاینە لەسەر کوالیتیەکەی بنەماکەی لەسەر چی دیاری کراوە؟ بنەماکەی ئێمە توانیمان
زانیاریەکی زیاتر وەربگرین وەکو کوردستان هەرێمی کوردستان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەو خیبرەیە کە هەممان بوو لە دروستکردندا کە چەند ساڵێک پێش ئێستا دەستمان بکرد بەڵام ئەگەر باسی عێراق بکەین ئەوە چەند ساڵێکی کەمە ئەو گۆڕانکاریە وا ڕوو دەداتن و خەڵک وا دەست بە دروستکردنی پرۆژە دەکات من ساڵی پارپێشانگای کە بوو بەشدار بووم لەگەڵ هەیئەی ئیستیسماری بەغدا دانیشتم قسەمان کرد سەیرمان کرد چون سەیر یەک دوو پرۆژەمان کرد بەڕاستی لە ڕووی کوالیتیەوە ئەوان هیچ کۆنتڕۆلێکیان لەسەر نییە بەو شێوەیە یعنی ئیدی دەگەڕێتەوە چەند هۆکارێکی خۆی هەیە بۆ ئەوەی نەتوانانی مەسەلەن کۆنتڕۆلێکی زۆر لەسەر پرۆژەیەک بکەیت ئەوە یەکێک لە هۆکارەکانە کە نەتوانراوە وەکو بڵێ احتیمامێکی زۆری پێ بدرێتن بەڵام لە کوردستاندا با ڕێژەیەکی زۆر باشترە پێشکەوتوترە لەو بوارە باشە خواست کاریگەری هەبووە خواست بە دڵنیاییەوە خواست کاریگەریەکی زۆری دەبێتن ئەگەر ئێمە باسی عێراق بکەین و هەم دیسان کوردستان لە عێراق بەپێی ئەو بارودۆخی کە هەبوو جا بارودۆخی ئابووری بێت یان سیاسی بێت یان هەر بارودۆخێکی تر بێت لە ساڵانی پێش ئێستا خەڵکێکی زۆر سەردانی کوردستانی دەکرد هەرێمی کوردستانی دەکرد هەندێکیان وەکو ئاوارە دەهاتن هەندێکیان وەکو ئیش دەهاتن هەندێکیان وەکو بمانەوەی ژیانی خۆیان دەهاتن بە ئێستاشەوە بەڵام ئەگەر ڕێژەکەی وەربگرین ڕێژەکەی لە پێش ئێستا گەلێک زیاتر بوو وەکو ئێستا لەو کاتەدا فرۆشمان زیاتر بوو خەڵک زیاتر دەهات کڕیاری زیاتر هەبوو جا ئەو خواستە دەکرێتن هۆکارێکی زۆر زۆری هەبێتن بۆ سەر کوالیتی شتێک لای من بۆتە پرسیار ئەو کوالیتی کە ئێستا هەیە لەم سەردەمەیە هەیە باشە بەڵام ئایا شێوازی دروستکردن و بەکارهێنانی ئەو موادە ئەو مەتریاڵی کە ئێستا هەیە لە ئاستی موادەکەیە خۆ لەم تێگەیانی ئەوەی کە خەڵکەکە ئەو چیمەنتۆ و بەرد و کوالیتی هەیە ئەتوانرێ تاقەیەکی باش و دەستێکی هێزی کاری باشمان هەبێ بۆ دروستکردنی من باسی ئێستا جەنابەت پرسیارەکەت بۆ ئێستا بۆ ئەم سەردەمەی هەرێمی کوردستان بۆ ئەم سەردەمە لە ئێستادا کوالیتیەکان بە ڕێژەیەکی زۆر بە باشی دروست دەکرێت زۆر باشی دروست دەکرێن ئەو جێی دڵخۆشیە و ئێمە بۆ خۆمان لەناو ئەوەی نەکە ئێمە پرۆژەمان هەیە و سەردانی پرۆژەکانی تر دەکەین لەوێ بۆمان دیار دەبێتن کە پرۆژەکان چ کۆنتڕۆلێکی لەسرە لە ڕووی دەستەی لە ڕووی وەکو بڵێ لە ئیستیسمارەوە لە ڕای حکوومەتەوە کە سەرپەرشتیارێکی زۆر باش دەکرێتن بۆ ئەو کوالیتی بۆ کوالیتی ئەو مەوادانەی کە بەکار دێتن ئەنی ئێستا تۆ ناتوانانی مەوادێک لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی ستانداردەوە ئەگەر لەلایەن حکوومەتەوە بە شێوەیەک بۆ دانراوە تۆ کەمتر بەکاری بێنی ئەوە شتێکی زۆر باشە لە ئێستادا کوالیتی ئەو بینانەی دروست دەکرێتن و ئەو وێلا و خانوانەی دروست دەکرێتن بە شێوەیەکی گشتی زۆر باشترە وەکو پێشوو باشە کاک ئەتنان یەک پرسیارماوە بە کورتی لێت بکەم لە بەرکاتەکە لە هەموو وڵاتێکدا ڕەچاوی کللتور و شوێنی جوگرافی ئەو شوێنە ئەکرێت ئێستا کە من هەولێرە بینم کە قەڵای هەولێر ئەبینم ئەگەر لە دەرەوە بینای بینیت بۆ نمونە خەڵک زۆر سەری کردوت سەرەوەی کە بیناکان بە ئاسمانە بڕوات کە شێواز و دروستکردن و دیزایانی ئەم خان و ئاپارتمانە بەرزانە گۆڕانکاری بەسەرایەت ئەمە باشە خراپە چونکە وڵاتی زۆر گەورەمان هەیە لە ئەوروپا کە وڵاتێکی زۆر پێشکەوتووە لە بواری ئابووریا بەڵام هێشتانەی هێشتووە هیچ خانوویەک بەرزتر بێتەوە لە سنبولی ئەو وڵاتە کەواتە تا چەند ڕەچاوی ئەمە کراوە و پێت باشە ڕەچاوی ئەوە بکرێت بۆ خۆی پرسیارەکەی جەنابەت دەتوانین هەم دیوی ئیجابیەکەی سەیری بکەین و هەم سلبیەکەشی تەماشا بکەین بۆ ئیجابیەکەی ئەوەیە ئێمە ئێستا لە عێراقدا هەولێر من وەکو نمونە هەولێر وەردەگرم هەرچەندە شارەکانی تری زۆر پێشکەوتون ئەویش جێی دڵخۆشیە بە ناوەندێکی زۆر گەورە دادەنرێتن کە زۆرترین خەڵک سەردانی دەکاتن زۆرترین ئەو خەڵکێک کە دێتن ئیش دەکاتن دێت بۆ هەولێر بەپێی ئەو داتوانەی کە لە بەردەستە تەمام هۆکارەکەی چیە هۆکارەکەی هەندێک ئاسانکاریە کە دەکرێتن بۆ ئەو خەڵکێکە دێت و لەگەڵ ئەوەشدا ئەو گۆڕانکاریانە ئێمە دەمانەوێتن لەگەڵ گۆڕانکاریە سەردەمیەکاندا بگونجین من ناڵم ئەوەی کە دەمێنێتەوە کەلتوری خۆی لەدەست بداتن یان جوانیەکانی کەلتوری خۆی لەدەست بدات نەخێر بە هیچ شێوەیەک وەکو ئێستا جەنابیشت لەوانەیە ئاگاداربی لە هەولێر کاربوونۆژەنکردنەوە و نوێکردنەوەی قەڵای هەولێر دەکرێتن کە بیکەنە سمبولێکی جوان لەگەڵ ئەوەدا ئەویشمان هەبێتن بتوانین لە قەڵای هەولێرەوە کەلتورێکی جوان پیشانی خەڵکی دەرەوە بدەین و پێیان بڵێن کە کورد لە چه سەردەمێکەوە ئێستا لە چه سەردەمێکە و لەگەڵ گۆڕانکاریە سەردەمیەکان بگونجین ئێمە دەتوانین لێرە شتێکی زۆر باش بکەین و لەبەر کاتەکە دەمێ باسی یەک شتی بچووک بکەم بۆ بەرە هیوادارم ئەو خەڵکی کە دەیانەوێتن یەکەی نیشتە جێبوون بکڕن بەڕاستی زۆر ڕەچاوی چەند شتێکی سەرەکی هەیە کە زۆر جار باز دەکرا لە کۆنیشدا باز دەکرا وەکو شوێن دەیانگوت ئەگەر بتەوێت شتێک بکڕی پێویستە سێ جار بیر لە سێشت بکە ئەویش هەرسێکی شوێن بوو بەڵام ئێستا گۆڕاوە ئێستا ناکرێتن تۆ بەس بیر لە شوێن بکەیتەوە من باسی پرۆژەیەک بکەم کە لە 2010 دروست کراوە لەگەڵ پرۆژەیە کە ئێستا دروست کراوە ینی ساڵەکانی بۆ 15 ساڵ جیاوازی هەیە بەڵام ئەگەر بتەوێت لەو شوێنە بکڕی
دەبێت بیرۆخێنی اینجا دروستی بکەیتەوە گەنا بە کەڵکی ژیانکردن نای هۆکارەکەی چییە کە تۆ بیر بەس لە شوێنەکە بکەیتەوە لە ئێستادا پێویستە بیر لە کوالیتیەکە بکەینەوە بیر لە تەواوکردنی پرۆژەکە بکەینەوە لە هەمووشی گرنگتر ئەو کەسێک کە پرۆژەکە دروست دەکات و خاوەنداریەتی دەکاتن خاڵێکی زۆر سەرەکیە بۆ ئەوەی بتوانانی پرۆژەیەکی باش هەڵبژێریت بۆ هیواین کە لە سەرەتاوە لە هاوڵاتیانی نەکەن بە شامی شەکر دوایی وەڵامی کڕیارەکە نەدەیتەوە کاتێکە شتەکەی پێفرۆشت چونکە زۆر پرۆژە وایە لە سەرەتاوە لێ یەکەن بە بەهەشتێک بەڵام دواتریش بەم هەموو کێش و گرفتەی هەیەی تەنانەت لە دینارێکی قستاکی خۆش نابێت ئەمە زۆر خراپە بە هیوان وڵاتی خۆمان هەر بە پێشکەوتوی ببینین ئینشاءالله و ڕۆیایەکی زۆر باشیشمان هەیە کەشەکەی بۆ هەموویەتی بۆ هەموویەتی و ئێستاشتی زۆر باش دەکرێتن و حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی لە ئێستادا کاری زۆر جدی لەسەر ئەو بوارە دەکاتن کە ئەوە شوێن جێی دڵخۆشیە بۆ هیوان زۆر سپاس کاک عەدنان خەروڵا بەخێر هاتن سپاس بۆ ئێوە بۆ ئەو زانیارانە تا سپاس